سپاس بۆ وڵای کوردستانە باروخان من ئەمەوێت جەنابەت باس لەوە بکەی داگرایش باسی لە خەباتی ژنان کرد لە هەر چوار پارچەی کوردستان ئەوەی نەیەڵم داعش جارێکی کە ڕوو بکاتە گەلی ئێمە و خاکی ئێمە داگیرکە بەم شێوەیە شۆڕشی ڕۆژئاوای کوردستان ئەو شۆڕشەی ڕۆژئاوا بکەین دەستان خۆش بێت دەستان خۆش بێت خاچ و ئاوارە هەڵبەت هەر بۆ زانیاری بەڕێز ئێوە دەربکرێن کەسێکی فەرخە داعشێک بێتە جێگاکەتان یان شۆڤێنێکی فەڵەستینی بێتە جێگاکەتان لە خاک و ئاو و خانوو وڵاتی خۆتان دەربکرێن ئێوە هەرێکە خۆتان بێنە ئەو جێگایە دەبینن کە چەند ئازارە بێجگە لەم کۆمەڵکوژیانە بەڕاستی ئەوەی کە ئێمە ئەیبینین وەکو ئەوە نییە کە ئێمە لە رادیۆکان لە تەلەڤیزیۆنەکان لە فەیسبوک ئەیبینین واقعەکە بە چاوی خۆتان بینن ئێمە چین شتێکی یعنی شتی زۆر ناخۆشماندی بەڵام ئەوەی کە وڕێی ئێمەی بەرز کردەوە لەو سەردانەمان ئەوە بوو کە چۆن پێشوازی لە شەهیدەکانیان نەکرێ هەمووی بە هەلهەلە و بە هیتاف و بە ئەیڕەقیب و بە گۆرانی شەڕەفانان پشتیوانی ئەوان وڕێی ئێمەیان بەرز کردەوە بە تایبەتی بۆیە ئێمە لەبێت دەبێت ئەوەمان لەبیر بێت کە ئەمانە خوشکبرای ئێمن ئەمانە نەتەوەی ئێمن ئەوە خاکی ئێمەیە ئێمە ناتوانین هەمومان لێرەوە بڕۆین تورکەکان بکوژینیان شەڵکەین بەڵام دەتوانین بە شێوەیەکی تر ئێمە مووقفمان هەبێت ئەوەیە کە ئێمە خۆمان و خێزانەکەمان و کەسوکارمان و دراوسەکانمان تەشجیعکەین بۆی کە کاڵەکانی تورکی نەکرێت ئێمەش دەزانین کە ژنانی کورد دائیمەن ئازا بوون نمونەی عەدیلەخانمان هەیە حەبسەخانمان هەیە مەهرەکۆمان هەیە نمونەمان زۆر زۆرە هەموو لە من باشتر ئەزانن ژنانی کورد دائیمەن لە مووقفەکانە لە مووقفە توندەکانە هاودەنگ بوون ئەوەی کە بەسەر کرماشان هات چۆن هەمووی کۆمەکەکان ژنان بوون هاردیان ئەوەی بەسەر توسفرماتوو بەسەر کەرکووک بەسەر ئەوانی تردا هەمووی هەر ژنان بوو کە ئەم پشگیریان کرد بۆیە ژنی کورد دائیمە ڕۆڵێکی زۆر گەورەی هەیە و ژنی کورد ئازادترین ژنە ئەتوانم بڵێم لە میدڵ ئێز وە بوو بە سمبوڵی ژنانی هەموو جیهان توانیم ئازارێک هەلێک لە ئازارەکانی ڕۆژئاوا ببینم چونکە ئەوەی کە ئێمە بینیمان دەریایەک بوو لە ئازار لە شۆڕش لە هەم خۆشی و هەم ناخۆشی ئێمە من وەکو هونەرمەندێک لێرە ئەگەر ئیشێکم کردبێت نمایشێک کردبێت درامایەکم کردبێت کە چوومە ڕۆژئاوا هەستم بەوە کرد ئێمە هیچمان نەکردو هیچیش نین لێرە من پێویست نییە نمایشەکان لێرە لە سلێمانی بێ پێویست نییە لە کەرکووک بێ پێویست نییە نووسینەکان سیناریۆکان ڕۆشنبیرەکانمان هونەرمەندەکانمان دەرێنەرەکانمان لە ساحەیەکی پار و بەرینە شت نمایش بکەن گرنگ ئەوەیە لە شوێنێکی وایە نمایش بکرێت گرنگ ئەوەیە خزمەت بە شوێنێکی وەکو ڕۆژئاوا بکرێت گرنگ ئەوەیە بەسەرهات و داستان و کارەساتی دایک و خوشکی هەڤرین بکرێت بە دراما و نەکدانشی بە دیار دراما تورکیەکانەوە کە هەموو خێزانەکان کچەکان کوڕەکانمان لە ڕێ دەرکردووە و چەندین ژنی ئازا و بوێریش لە پێشی جەنگەکەوە شەهید بووە هەزار سڵاو لە ڕۆحی پاکیان وەکو خوشکە هەڤرین شەهید بووە یەکێک بوو من کە دایکی هەڤرینم دی چوومە سەر قەبرانەکەی یعنی بەڕاستی زۆر دڵخۆش بووم دایکێک بەو هەموو ئازایی و بوێریەوە ڕسمی کچەکەی نابوو بە سینیێوانێ هەلهەلەی لێ دڵخۆشی بە خێراتنی ئێمەیە کرد بە گەرم و گوڕی کە چین بۆ لایەن وەکو پشتیوانیەک چوین بۆ لایەن بەڵام من بەداخەوە وەکو خۆمان ئێمە نەمانتوانی شتێکی باش لەگەڵ خۆمانە بەرین هەموو کاتێکیش ئەوەی بە من بکرێ لەم تەمەنە هەتا تەمەنم ما بێت چیم پێ بکرێ بۆ خەباتی نەتەوەکەم و خاکەکەم وەکو ژنێک پێشڕەوە بم و کاری تیا ئەەکەم بینیمان لەوێ کە شۆڕشێک هەیە کە ژن پێشەنگایەتی ئەکا هەموو ئەزانین پێشەنگایەتی مرۆڤایەتی ژن کردوێتی لە ڕابردووە 5,000 ساڵە ژن کۆیلە کراوە بە دەستی سیستەمی دەسەڵاتی پیاوسالاری ئەبینین ژن لەو لە ماوەی ئەو 5,000 ساڵەیە ژن هەر لە تێکۆشانە بووە کاتێکە ژن تێکۆشانی کردووە دژ بە سیستەمی دەسەڵاتی پیاوسالاری نەوەستاوە هەتاکو ئەم حەدەی کە ئێمە ئێستاکە قسەی تیاکەین ژن هەر لە شۆڕشا بۆ دژ بۆ دەسەڵاتانە و بە تایبەتی گەلی کوردیش دوو جار دەسەڵاتی بەسەرا سەپێنراوە یەک لەلایەن دەوڵەتە داگیرکەرەکانەوە و دووهەم لەلایەن دەسەڵاتی پیاوەوە داعشی نەگریسکە هەموو ئەگەشتە هەر وڵاتێک وێرانی ئەکرد بەڵام بە خۆشحاڵیەوە بە هێزی ژنی قارەمانی ڕۆژئاوای کوردستان فەشەلیان بە داعش هێنا ئەو شۆڕشەی کە لە ڕۆژئاوا ئەکرێ بە دەستی ژن و بە پێشەنگایەتی ژن ئەبینین بایی 200 ساڵ شۆڕش دۆسەی کوردیان بردە پێشەوە سەرەتای
شۆڕشێکی ڕۆشنگەی و ڕۆنیسانسە ڕێنیسانسە لەوێدا دروستە بێ بەواتای ئەوەی کە کورد لە ئەنجامی تێکۆشانی گەلی کورد لە هەموو بەشەکانی کوردستان چونکە ئەمە تەنیا نوێنەرایەتی یەک پارچەی کوردستان نییە لە ئەنجامی هەموو ئەو تێکۆشانە ئەمڕۆ کورد لە بەشێکی کوردستاندا و لە هەتا ئەتوانم بڵێم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە چونکە لە ناو گەلی عەرەب و نەتەوەکانی تریشدا تێکۆشانێکی بەم شێوەیە پێشکەوتووە فکرێکی نوێ کە وەکو ئەتوانین بڵێن ڕاستە لە هەموو بەشەکانی کوردستان ژنی تێکۆشەر دەرکەوتون وەک سیمبۆڵ لە هەموو کایەکانی تێکۆشاندا دەرکەوتون بەڵام نەگەیشتۆتە واری ڕێخستنی و نەیتوانی و لە بواری عەقلیدا کۆمەڵگای کوردستان لە عەقڵێتی ناموسپەرستی و ڕەگەزگەرایی ڕزگار بەڵام ئەوەی لە ڕۆژاوای کوردستانە گەێنراوەتە ئاستی شۆڕشێکی کۆمەڵایەتی لە ڕۆژاوای کوردستان لەسەر ئەساسی هێڵێکی فکری نەتەوەی دیموکرات واتە من ئەو ئازادیانەی کە بۆ وەکو کوردێک بۆ خۆمی ڕەوا بینم بۆ نەتەوەیەکی تریش ڕەوا ببینم لەبەرەوەی ئێمە زۆر جارەڵێن ژنی عەرەب زۆر لە دواوەی بەڵام ئێستا ژنی عەرەب سیاسەتمەدارە لە ڕۆژاوای کوردستان هاوسەرۆکە ژنی عەرەب تەنیا ژنی کورد نییە ژنی عەرەب فەرماندارە ژنی عەرەب دیپلۆماتکارە ئەمە وەرچەرخانە تەنیا گۆڕانکاری نییە لە ڕۆژاوای کوردستانە دروستبووە ئەمە تەنیا کاریگەری لەسەر ڕۆژاوای کوردستان و باکوور و سیوریا نەکردووە بەڵکو لەسەر تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کردووە ژنان ماندی لەوێ چەندین ژنی ماندی کە هاتون دانیشتنیان لەگەڵ ئێمە کرد ئێمەیان سەرسام کرد بەوەی کە هەر ژنێک بەرپرسی ناوچەیەکە جیاوازی نەبوو لە بینیان دەبێت نێوان پیا و ژن دەبێت خەباتی ژنان ئەسڵن زۆرتر بوو لە خەباتی پیاوان کە هی یەکسانیەکە لەوێ کە ئێمە باسی جەندەری ئەکەین زۆر جار لە باشتر بەڵام لەوێ ئەم جەندەریە نییە پیا و ژن وەکو یەک لەوێ خەباتەکە ئەم خەباتێک کە لەوێ دیمان ئەم خۆڕاگریە و ئەم هوێریە و ئەو بەهێزی کە لەوێ دیمان ئێمە یعنی توێڕوانی دین وەکو خۆم و وەکو هاوڕێیانی کە لێ بووین زۆر جیاوازتر بوو لەوەی کە ئێمە لە کوردستان یان لە باشوور کە ئەمان بیست تۆ بە واقع شتێکی ترە کە لەڕێی ڕاگەیاندنیان لەڕێی فێسبوکەکانیان لەڕێی تەکنۆلۆژیا زۆر جیاوازترە ئێمە ئەوەی ئێمە دیمان بەڕاستی سەرسامی کردین خەباتێکە کە چەندین ساڵە ئیشی بۆ بکرێت تا ئەمڕۆ دەرەنجامەکەی دەرکەوتووە دەرەنجامەکەی کە خەباتی 40 ساڵ پێش ئێستایە کە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلات کاری لەسەر